لە ساڵی 2024دا بەڕێوەبەرەتی باخچەکانی سلێمانی نزیکەی 132,000 دارودەوەنیان لە سلێمانی چاندووە. سلێمانی خەریکە نزیک دەبێتەوە لە ستانداردی جیهانی و دەگاتە لە 120 سەوزایی. من ئەچمە لای بارۆ سالار بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی. کاک بارۆ سڵاوە لێبێ. لە ساڵی 2024 ئامارەکان چیمان پێڵێن؟ سلێمانی شاری چۆنە لە ڕووی سەوزاییەوە؟ ئامارەکان لە 2024 زۆر دڵخۆشیە کاتوانم بڵێم سێ هێندەی ساڵی 2023 زیاد لە 132,510 تقریبا نەمامودەوەن لە سنووری بەڕێوەبەرەتی باخچەکانی سلێمانی ناوەندی شاری سلێمانیە ڕوێنراوە و زیاد لە 135,000 نەمامیش لە نەمامگەکانمان بەرهەم هێنراوە و ژمارەیەکی بەرچاو لە پارک و باخچە دروست کراوە. زیاد لە 9 بلوار و پارکی گەورە لە ساڵی 2024 سەوز کران. یەکێک لەوانە کە دەواازەی شاری سلێمانی تاسوجە بۆ سەیتەرێک کەڵەوانان بوو کە نزیکی 53,000 مەتر مربع لەوێ سەوز کرا. بۆیە ساڵی پار نزیکی 100,000 مەتر مربع سنووری تازە بڵین زەوی تازە سەوز کراوە. ئەم ساڵیش بە پلانێکی زۆر باش کە ئەتوانم بڵێم لەو ڕێژەیە زۆر زیاترە لە ئێستادا کە لە سەرەتای دەستپێکی ساڵی 2025 سەرو نزیکی 125,000 مەتر مربع سەوزایی لە ئێستادا لە جێبەجێکردن و تەنفیز و ئامادەکردنایە کە لە ڕێی پرۆژەیەکی گرنگی لەبەری سەوزکردنەوە بەدەستخۆشیەوە بە سەرۆکی شارەوانی سلێمانی خاتو لەیلا هاوکارانمان لە ئەنجومەنی شارەوانی سلێمانی لە بڕیارێکی دروستە کە ئەو لەبەری سەوزکردنە و شوێنانەی وەبەرهێنانەی کە سەوزایی تەواویان لە سنوورەکەی خۆیانان نییە لە ناو سنووری بەڕێوەبەرەتی باخچەکانی سلێمانیان شوێنیان بۆ ئامادەکەین زەویان پێبەخشین شوێنەکە سەوزکەن و گرنگتریش لای ئێمە هەمیشە باسیەکەین لە سەوزکردن بەڕێوەبردنەکەیەتی کە بە هەمیشەیش بەڕێوەی ئەبن. ئەمڕۆژ لەم دەستپێکەیە ئێمە لە بەردەم پارکی ئازادیە دەستمان پێکرد بە گۆڕینی دیزاینی ئەم بلوارە بە جوانکاری پاشان و ئەو شوێنانی کە پێویستکە ئێمە هەنگاوی بۆنین و سەوزیەکەین. چەندمان ماوە بگەین بە ستانداردی جیهانی؟ ستانداردی ژیانی لە سنووری بەڕێوەبەرەتی باخچەکانی سلێمانی ناوەندی شاری سلێمانیە کە سنووری بەڕێوەبەرەتی باخچەکانی سلێمانیە زۆر ئامارەکانمان جێ دڵخۆشیە کە 1-2 ساڵە بە تەواوەتی هەنگاومان بۆ ناوە کە لە ئێستادا لە 90مان تێپەڕ کردووە کە خۆی ئەبێت لە 120 بێ ئەجا ستانداردی جیهانیە. بەڵام هەموو ئەو پلانی کە دامان ناوە ئێستا لەگە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بەڕێوەبەرەتی باخچەکانی سلێمانیە ئەوەیە کە ئەم ساڵ ستانداردی جیهانی لە سلێمانیا تێپەڕکەین و بچینە سەر و ستانداردی جیهانیەوە. پلانی 2025 سال چییە؟ ستاندارد تێپەڕێنن؟ پلانی 2025مان ئەو ئامانجێ ئەو پلانەیە کە ستاندارد تێپەڕکەین و چەند پارچە زەویێکی گەورە هەیە کە لە ڕێوە بەرهێناکانەوە لە بری سەوزکردنەوە کە بتوانین سەوزی بکەین و ئیدامەی بکەین چونکە لە ئێستادا هەموو فەرمانگەکانی شاری سلێمانی بە دەستی کارەوە بە کارمەندەوە بە میلاکاتەوە لەوانەیە بڵێم کێشەی هەیە ئێمەش بەدەرنین لەوە. من لە ئەم بڕیاری خانشینانی حکوومەتی هەرێما 65 کارمەند بەس دە بەڕێوەبەرەتیەکەی منە بەڕێوەبەرەتی باخچەکان خانەنشین بووە. بۆیە ئێمە گرنگتر لامان بەڕێوەبردن و ئیدامەکردنە ئەو شوێنانی کە ئێساش سەوزیەکەین بە تایبەتی کە لە ڕێوە بەرهێنەکانەوەیە بە هەمیشەیی خزمەتیەکەن و ئیدامەیەکەن و بەڕێوەیە بن. ئەم شوێنش کە ئێستا ئێمە کاری تیاگەین پێشتر حساباتمان بۆ کردووە ئاومان بۆ ڕاکێشاوە. بۆیە هەمیشە ئەڵێن گرنگتر لە سەوزکردن لامان گرنگتر بەڕێوەبردنەکەیەتی. ئەمێ لەم دەرفەتەیە پرسیارێکی ترێ لێ بکەم دەریاچەکەی ناوپاشی ئازادی چی بەسەر هاو بۆ ئەمەنە تاخیر بوو تەواو نەکرا؟ دەریاچەکە پێشتر چەند گرفتێک لە پرۆپۆزەڵ و دیزاینەکەیە هەبوو ئەوانە هەمووی معالەجە کرا چارەسەر کرا. ئێستا کۆمپانیا ئامادەیە بەڵام بەبوونی کەشوهەواوەیە کە دەست پێک ناکە هەتا بەبەردەوام لە گفتوگەین لەگەڵیانە ئیتر چاوەڕێی کەشوهەوایەکن کە گونجاو بێت و دەستکەن بە کارەکە و بڵێنیانەوە بە چەند هەفتەیە کارەکە پێکەوە تەواو بکەن. واتە بۆ ئەم زستانە ئاوگلەیەتەوە یەخۆت ئەکرێت سای داات و پێناچی ئاوگلداتەوە بەڵام ئامادەسازیمان کردووە بە دەریاچەی دووهەم بە هەنێک مەزدەری ئاوەکانمان پێکەوە بەسۆتەوە کە نەیەڵین هیچ تەسیرێکی هەوێ لەسەر پارکی ئازادی. سپاس بۆ بارە سالار بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی. بەڵێ ئەوەی کە گوێویستی بوون پلانی ساڵی 2025 و ئاماری ساڵی 2024 بوو کە لە ساڵی 2025دا دەیانەوێت ستانداردی جیهانی لە ڕووی سەوزاییەوە بۆ پارێزگای سلێمانی تێپەڕێنن کە لە 120 ئێستا نزیک بۆ تۆ لە 120 لە 90.4
چەند پۆینتێکە بۆیە دەیانەوێت بیگەێنە لە 120 و بگەنە ستانداردی جیهانی شاری سلێمانی.